بەناوی خی گەورە و میێرەبانەوە بەیاننامەیەکمان هەیە لەگەڵ برایانی ئەندام پەرلەمانانی تورکمان لە پارێزگای کەرکووک سەبارەت بەم خولانەیەکەوە ئەکرێتەوە لە وەزارەتی ناوخۆ ئەعدادی مفۆزین مەحەد العالی دوو خولی کولێی شۆتەمان هەیە لە بەغا و لە بەسرا پێویستەکە تەوازنی وەتەنی لە کەرکووک جێبەجێ بکرێ چونکە هەر کاتێک تەوازنی وەتەنی لەم شارە جێبەجێ نەکرا استقراری سیاسی نابێ پێویستەکە ئیدارەی شارەکە لەلایەن هەر سێ قەومیەوە بچێتە ڕێوە بۆیە داوا لە بەڕێز جەنابی سەرۆک وەزیرانەکەین کەوا خۆی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ و هەموو هێزە ئەمریکان چاوپێخشانەوەی بکەن بەو بەڕابردوو کە لە ڕابردووە هیچ تەوازنیەک نەکراوە لە بابەتی تەعینبوون و کردنەوەی ئەم خولانە لە وەزارەتی ناوخۆ من نمونەتان بۆ دێنمەوە ئێستا لە پارێزگای کەرکووک لە کۆی هەموو ئەو ڕێژەی کەوا ئەفسەرن لە پارێزگای کەرکووک لە قیادەی شۆرتە لە دائرەی مرۆر لە دیفاع مەدەنی لە دائرە ئەحوال مەدەنی 1098 ئەفسەرمان هەیە لەو 1098 ئەفسەرە مکەوەنی عەرەب برا عەرەبەکانمان 738 ئەفسەریان هەیە کورد لەو ڕێژەیە 222 ئەفسەری هەیە برایانی تورکمان 134 ئەفسەری هەیە مکەونەکانی ترش 5 ئەفسەریان هەیە ئەمە هیچ عەدالەتێکی تیا نییە بۆیە داواکەین کە عەدالەت بۆ هێزە ئەمنیەکانی کەرکووک بگەڕێنەوە چونکە هەمویان شەریکن لەو شارە بۆیە شەراکەتێکی ڕاستەقینە لەو شارە هەبێ بۆیە دووبارە یەکەمەوە ئێستا خولی ئەعدادی مفەوزین کراوەتەوە و مەحەد العالی لتەطویر ئەمنی کراوەتەوە هەردوو کۆلیژی بەغا و بەسڕاش کراوەتەوە بۆ کۆلێژی پۆلیس داواکەی لە وەزیری ناوخۆ حەسەکان دیاری بکرێ بۆ مکەونەکان و تەنافسی وەرگرتن لە ناو مکەونەکەیە بێ داواکەن ئەم بڕیارە بەجێبەجێ کرێ چونکە ئێمە بێدەنگ نابین ئەبێ ئەم بڕیارە جێبەجێ کرێ بۆی هەموو قەومیەک هەموو نەتەوەیەک لەو شارە ماف و ئیمتیازاتی خۆی وەرگرێ. زۆر سوپاس.